ئەمن لێناگەم دوزەر بکەی ها ئەمن ئەوانە برادری منن شەرمی لە من دەکەن ئەمە چم گۆت و بری ئەوە باش زۆر عارت هەیە ئەوم دەوێت بە من دۆکەن بەدەم لێ ناگەڕم ممنونم یاڵە وەرە يلا هەی هاي ماخدين ولا كاك ولا يلا برودي السلام عليكم كاش كامل بخير بداش يا اخو بخير بخير خيرك هاك زادر والله خير وبركة لمن دباري إن شاء الله والله أول راستي بك كريم أو تبيني أو آموزا دبتو كرة بتشو دبتو ماري خزولانش أو حالك ما عندي حالش لوك أصلي حالش بارد سبيروجي وبشر مزايا النبو ويانا أري والله كاكا ممنونم والله بس هوردو تسام بخير بي بس هو برادر سندي هي أول راستي بي أول دوري 150 150 155 أو عنده هيك كريم أو عنده لو دوري والله يعني او باري او هيتي دبي زور ما عندي بي نتعادى شهرزان ما بدزك لا أتو دبي عادش باش مامدي تم مشان خيرتك سيسر عاد ما بيمشان دا عقل ما قلتي دين دماني ولي كاكا مخادي أري والله 125 ما ادريش بي باش باشا اتو لو ماغك بيشتري نداتي اي والله كاكا انا عارف بلاش وبلاش كاكا كاز ديست اي والله هتا او باري خرجتو كاكا خردت بينا ابا عضل شنو عارف ماري كذا نقول مارش الاشياء لو كنت خيتناك اذا عادش باش مامدي كاكا والله ساعه عاد بوتا بيبر عاد بوتا بيبر بوتا زير انت مشان خيرتك انت كاك مفدي دو عادي نازلان ما هي ايه او يفقر يا شده فلوشي كيشي باركا زاوي كاسكاريا ايه زادي بيش بازدية ايه قرنية ها؟ قرنية لا والله لنا مارانا بس زي قال خوشا بيش الساعة لا مستقبل يا دبت مزقفدي يا دبت بعد ان شاء الله ايه زاني بس عندي باتسان والله تقريبا دوري دو دفترين لا او مناي كاكا مو مناي او عاد هالقولة كابر دي بنجا ولا خيبس بيتشي باي الشوفور وموفر دي لو بركاته اما عاد مناي عاد شهرزان ما بدي كريم كاك عاد ادمنو كابي وانا كاكا برو او تعمل او شان حلا ساو كان دي ايه اقل سعدي هرزان بقيد لكم فرد خينو والله هرزانه بس كان ده انا بدي ساعدي خايني نكري هذاك شيء ها هذاك شيء كل حمد خاطر ناس النايتشا او سر ركنك لو قورتك كاكا وش منا وش تانا ما عادش باش ما بي مشكله بي شيء بيصير خو فقير خاينك غريب عالم حتى ناو كورتي كونتران نجي بس زمانك يعني نيتم كاكا نيتم ده زهانه هذا شو بقى شو هرزان ده صدمته ايه وش لقي بليها اتوسل مشكله الله اكبر هذا ما راخن يجيب جيد برا جيد برا بس كاكا هو زادج عقلي كاميرا بس عفتاي كاميرا ليه مش تشخير ايه دس اما ليه دس خمين دينار ايشي والله بعتوش دفتري بكم حفصت وبيستو بينز يخو ما بيباشا هذا بنادم دوستا يرسل حفصت وبيستو بينز حفصت كاكا يوم كشتك مالو ب100 خمين بينا تو خمين وصلنا بينا لا تي فايدر كا شو دو فينيتو باري والله بس كاك عباس جان حباس يخو مان ده تليفون شلو كمان كاولا بزال شنو دي كاك دي هاي كاك عباس يا استا تليفون اليوم كم ايه ده عباس يا تشاندري هيك ايه ولا ما دام يزي شو ولا هو مشتري لو ديتي يلا هالو عادي كله عاد دورة هو تري حاليا ولا بلونا بس قبتها زور باشا مغدي مالم يا حباسيا حسابك عارضك نابر مقصد عارضك حسابك ايتوا درين بتسيتا مشاهد شبكين لا ده ربح حباس دوك سري قالك كاكا برصت انا دسم دزني جهرك الميوزك عصير ده كم ديمو وقت ديره باشا ايه دبرو يلا هو دسم دزني جهرك دبرو حبياس كوي سرسري من حبياس بيج اوي بي او كابرا برادري منا تمشاي منك لا سطو عفتا بينتي دينار كم ترنادي باشا تيبقى اسم بفير هاد مدري ورا وما لقيت انا لا سطو عفتا بينتي 1 دينار كم ترنادي باشا لا سرچام
مام كريم دەرێم ئەگەر ئاردێکی وابیتن سبەنی ئەگە بشفرۆشمەوە زەرار نەکەم بە قوربان وەڵی زێر مار و مندارم فرۆشتی بە نایەخوای دەخیلەی منداران نییە هەموو شکاندی هەموو خڕکردەوە 22 ڕقەشم قەت کردی ئەو هاتیمە ئەگە خوا بە قسمەت بکاتن هیچ خەمە نەبی هاتوو مادەم لەگە کاک زادری هاتووی حسابەش تایبەتی لۆ دەکەین والله زۆر مەمنونم وەرە عباس عباس خاطرێ من دەگری ها حیسابکە عادەکە لومنە پێم برێ ئەوە ژنیان زەلام وەرە سەلام وەسەلام وەرە ئەو کاکە مەقەتیە کاکە عەبیاس جێم دایشە عباس وەرە 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 داشە داشە لۆ ئەوەیە عەبیاس ئەوە پەشمامە لە دەرێ عاردی نافرۆشم عەبیاس دەبێ ئەو عادەمە هەر بدێ ها بە هیمەت بی بە قیمەت بی وەیە نەزم عاد کاکە دوایە تو بە خۆت دایتەوە گۆت دەفرۆش کاکە کاکەم گوتم نەفرۆشم کاکەریم کاک زادر بەس زای چییە بەڕاستی ئەم عەزم لە زەرەری لا زەرەر نییە زەرەر نییە لۆمێ ئەو عادێ بە زەرەر نییە ئەو عەبیاس ئەو عادەما دەی بدی کاکە تو ئەمکە داعای چەند دەکە شەرێمەکە خێرەشی باشترێ تۆ برادرش فەقیرە و گورە وەڵە فەقیریان دەیکردم کاک ئامۆزا جادریشم بە خۆت دەزانی کاکەریم بە چەند کڕیە ئەوەش لەمە دیسەکە سەعرەشی بێ ئەم بە ئەفتان کڕیا لە نەوەتی کەمتر زۆرە نیت زۆر نییە نا زۆر دەکە نۆت زۆرە دوای عادەکەەوەی خۆشی نیمە بارانی زۆر لێدای ها خەی ناکە خۆڕوونە چوە نانەقەی نەخەی دوایە ئەو سەردەک ڕۆژ لێدا ئێستا زەردیش بۆ عادەکە فەرقی عادەکە سوتایی لە سەکەندەیە کەندێ فەرق سەکەندی ئێوە پشتێکی ئەوە مداری هێرن دوای بەرم ناکەدی ئاو دەچی ئەدی کابلیشت دادێ بەخۆ کاک عەباس کاچم ئەو فەقیرە وەڵڵا سولی دەخوادرێ زێڵی مار و مندارم فرۆشتی ورە دەخیلام شکاندێ دەخیلا هەموو زێرمان فرۆشتیا کاچی من جێر دەبن ئەوە مشتریە ئەو گەمەی نازانی تێدەگەی ئەتوش مشتری ئەو هەندە قیسە خۆت بەدا کاکە ئەمە یەک و 85 دەدەبێ نادەم دەڕۆم کاکە ویشمێ دەستمە تازیە تەماشای بکە قسەشی لێکە قسەم ناشتێن 85 کەش نادێ یەک و 75 دەمێ وەڵڵای قسەی ناکەی ئەو کاکەریم بەک نه بەخۆ دێ بقەتکەم پازە 20 دقیقە قەتکەم ئەرێ وەڵڵای کاکە ئەنگۆ لەگەڵ زادر برادرێکترین ئەمە کەیف خۆت ئەمە یەک و 75 برێ بە زیاد بی نه برێ بە زیاد بی کاکە بە زیاد بەس دەزانین چییە دەراری پێم نادەم دەی بەخۆی نه دەراکە دێ بەخۆی دەراری قەیدنا هەر کەسە دەراری خۆ قەیدنا مادەم خاتر دەگرتین دەرارەکەمە دەدێت کاکە پیرۆستی پیرۆسە کاکە مەغدی چێ بوو؟ مەغدید عەمەدەمین قەلۆ مەغدید عەمەدەمین قەلۆ لە چێ دادەنیش کاک عەمەدەمین؟ لە حەی بەهار ئەوە خۆ جێمەدە پێ دەبڵ ئەرێ وەڵڵا هەزار ڕەحمەت لە بابدا هەدی پارەکە تەوا پێیە دیناوی عەدەکەی ببینم عادی دەبی کاکە خۆ عاد دیسکۆ نییە چماژنە دیسکۆیە نییە کاکە نێشتیوان کاکە بەبێ دیتن ناوەڵە دینارێکی کاکە دوای پێ پیشاندە کاک مەغدید ئەمن عادەکەم دیتیە هەزار ئەگەر ئاخرشی نەبێ کاکە ئەم 180 دەدەبێت ئەمە لێ دەکەمەوە باش عادەکەم گوتم باش ینی باشە بنووسە پێتەوە نێ پارەکە ئێتەوە ئێستا عادەکەش پێ پیشاندە باش کاکە باشە حەباز ئێستا پارەمانەکە تەوە لە ئەمن ئەوە ئەوە هەیە حەقەت خەتۆکێکمان لەو گەدە لە کۆڵکەوە ئەم لە تو ناسیمە کاک زادر ئەمە نەبینە بۆمانەوە کاک عەباس جوجو ئیمزاکەم لەوە کە کاچمە عەباس پەشیمان بوونەوە ئەوە نییە ها نه نییە حەزە برێ هەرزانمدا و گرانمدا وەرە بە عادەکە پێ پیشاندە دەمڕۆ بەخێتی سەد خێری لێ بینی عەباس بەرێ کاک 170 بۆ عادەدا بۆ خۆی وەرە 173 هەدی وەرە دێت و بە خۆت بە 115 لۆ نەکڕیم کورە وەڵڵاهی چ لە بیرم نمایە وەرە زاد چند لەبیر دەمێنێت پیر بووە پیر هەتی مۆ زادر لە شەیتانی شەیتانترە ئەو نازەمەوە نەفرە قەبیعانە لە چێ دەبوو لە خۆی قەبیحتر بوو وە چیلۆی تێدا 5 خۆکەشی دەدەمە باش شانادەم هاوەوە لە بە تو گوتم بە قەدیت فەقیرە لاقی درێژە دەستی کورتە تەماشای من کە عامود یەکەم دەبینی دووەم سێیەم ئەوجە 20مین عامود 20مین عامود لە قۆرتەکەی بالضبط کەندەکە هەوە تێدەگەی عادەشی زۆر باشە مام زادر ئەوتە شانست هەیە
ئەو عادە ڕۆژی زۆری ندا کە تەپەر سێبەرەوەی لەبەرەوەی کەندە کەتە ناو کەندێ سێبەرەکە لێدا عادەکە نەسوتایە نەسوتایە عادەشی زۆر چاش زەرەر ناکەم ئینشاءالله نا ئەگەر دەیفرۆشی ئەو شۆکەم 185 دەبێت نافرۆش باشە نافرۆشم کەیف خۆتە ناوەڵە دەوەرەکە با بکەڕم چی نووسینگەی السلام عليكم. سەرچاوەکەم چۆنی بە قوربان باشن. باشی بەڕێزی سەرچاو صحة حالي. ئەجێم دانیشە ئەجێم دانیشە مرحبا. أنا داشا. داشم. ئەمە میوانی لێسە سەری خۆمان دادن السلام يا أخوة. بەخێرێ كوي. چاوەکەم باشن. ناخم سكري ما. بربا بوازە سوکەری بینی عیبە بە کەیف خۆم ئارام دۆخمەتای نەزەقتنە سوکەر میزدا نابەزی احتیادیە شیرینیش دەخۆم وەنێ کاکە بەرێ بەرێ دەلەجیاتان برێ بەخێر بێ کاکە بەخێوی سەهۆر دوو چاو فەن خوش بيا أخوة سلامت بيا أخوة ممنونم. عردك ما لدارتو نوي. ئێ دمية بفروشن. لە هێروەیان لە ئاخیری والله آخرة. زور آخري جنيه هات هيك زور باشا محترمة. ئەزە کەس دەیە عادی کڕێ مال کاوە كاكا ورم قلت يا. ئەیدە وابرێ کاکە باش قەمەکە چەندە کا 132 132 بله. والله برام جێشی خراپە دوورە کوم بازان نییە کاکە کەسەوە عادی ناقل فەرمە برادرە عادە چێ کاکە چەندە پێدا ڕۆژە بشتریەوە عفتا فیت فەرم من دعوة دفتري شكل. کاکە تو دوێ عادە لێو دەکڵە دوێ إيه. دوێ لە پشتە تو کۆرانێ دوێ چەند پێدا کاک سێ وەرەق خێرم داتێ دێدەمەوە چەند پێدا بخۆ دەتەوێت بەهشتا دەتەوێت برا من دفروشم ناكرم. بە هەفتاوەستی لا دەتەوێت والله كاكا بهشتا دتيتو. ناوەڵە هەفتا شەشەکە باوەڕەکەش گرادر لێ برادر كاكا فروشت. باش کاکە باش بنسى. لۆ تو لێ ناکەم جەمرێ کاکە بە عفتا شش پێ دەمەش کاکە بدەوە تا يكك تا برم ندو تا خو. زور. سبێنی وەکارە بینە و بە سەر چاو. پارەی خۆت جێ تا. بە ناوی داکتیان بە ناوی برا بناي خوما. ئایدا هابرێ ورم قلتو. ناو چ بوو محمود. کاک محمود محمود عز الدين محمود. کاکە کارتەکەمان بدێ زیادە پێشە ژۆرەکەمان دێ بابم کاک محمود بله. سبەنێەوە کالەمان لۆ دەکەی کاکە تێدەگەی پارەی خۆجیێ زۆر دەگری ئەوەش پێ زۆرەکە بڕی پێشەچ باش. خێری لێ بینی بە کاکە خۆ بە ناوی ژنان نییە نا بناي خوما. کە بە ناوی ژنابی سەعرەشکەی ها نا بناي خوما. ده. أما خو سلام. حافظ. خو تأخير منك. سلام. سبي. خو حافظ. سبەنێ وەکالەکەمان لۆ دەکەی طبعا طبعا. باشە خو حافظ. هەور دوو چاوە کار ساڵە بري. دوو عادمان هەیە بري. وڵی عادەشان لە ئاخیە بە جێکە زۆر خۆشە ايش صحيح؟ بەخۆ نەگۆت پێش ساعە نەبی ناموێ با. عادەکەم دیتەوە بەدریتو ايه ده باشا. کابرا دوونێ هاتە ئێرە ساعی بوو إيه. نازانم منداڵەکەی بەخۆی چووە بە تەکسی لە یەکەش ناکوشتیتی نەفرۆش نەسا سحري قبزاني. بەخوای دەوای دەفتەرکە هەشتای دەکەم بەزم مەحاولە دەکەم بە 1.5 لێ بستینە او تو قاش كبار تكفين. کاک زادر کاکە ئەوە مشتریەکەم لۆ عادەکە دیتەوە ئەگە دەی وا لە نووسنگەیە خێراوە دەویش کابرا سەعیبیشە خۆ هەتا هێوەرەڵە ناوسێ وەڵا دەبێستا بێ کورە لە تەکسێکی بگرە ئەمە لە باب 3000 دەی کاکە گۆتی ئێستا دێ درم زي مستنتانية تادي. بەخۆ ئەگە لە خۆ لێرە دەنووی عیبین ئەوە 180 پێ گوتیان 180 گوتم زەحمەتە بە 1 بدا ئەتلو هەشتا و 100 پێنە دەبێت تو با کەیفی تودا توژە بیتانیەکەی کاک ساڵە بري. کاچم ئەوە کاک زیادرا او هو. كاك قلت بخير بي. ماشي. خوش بي اخو سلامة بيا ربي. يا ربي ولو هذا اخوان بو. ولا هم فقير اخوان بيتي او زي عندك اخوان. عیبینە إيه. ده. کاچم بله ئەوە مشتریە تێدەگەی آه. ئەتش فرۆشیانی ئەرێ والله ئەو جەوە ئاوەستا بزانام عادەکە بەچەند دەدەی کاکە ئەگە مەلی منە قەومابی ئەگە سرم نەکەت پێ ناو قوڕێ ئەمر ئامادەنیم ئەو عادێ بە سێ دەفتەری بفرۆشت کاک زیادر ئەو پێم گوتیە پێت گوتیا پێم گوتی بەس ئەوە ڕاستی بی
ئەمن حیب نەبی قسەکەشم جوان نییە لە دوو دەفتەر یەک دینار کەوتو نادەم کاکەمە نەگو 180 زادرەوە چیە بە خۆت نەگوم ئەم بە 180 دەفرۆشم کاکە وەزعم شڕە دوای عادەکەم دەینی کاکە گە نانی بێ نانی کاکە عادەکە جێکی باشە جێکی ئەسلیە کاکە هەر بکێشی نازانش تۆ قسەی خۆ دەتوێ من شەرمەزاری کابراکەی وەرە شفتی بێ بەدە ڕۆژان شفتی وەندە فرێدە برا تەماتەی دێنی کاکە بە 180 فرۆشی زیاتر نادەینێ کاکە وەڵا لە 175 1 دینار زیاتر نادە هاتو ژۆشی زادری خۆت بێ ئاخر مەکە مەمنون بە 180 ئەمە لی دەستینی کوێ کاکە برا بازۆرەی لۆکمەی نێنێ ئاها ئەمە ژۆ هەمە گارگاری لۆ 2 دیناریە کاکە لێم مەسینە بە 180 لە بن دەستی دەرمەینە کاکەیم کاکە بە خۆت وەزعم کۆ کاکە کاکە دەزانم بابی من کاکە دەزانم بەس کاکە وەڵا پارەی ناکە کابرا مشتریە توش خۆت خرام مەکە ماڵت خرا نەبی وەڵا زۆری دایە کاکە هەر عەزمی عەقلە پێک چای بنووسە کاکە بنووسە کاچ بن ئەو خانی باسی دەکەی ئەوە هەموو دەرارە هەموو مەکتەب عەقارەتە بگەڵێ بزان چێ درەمەچی زیاتر پێدا بیدێ نانە مامە کوسی خەم نییە بەس دەرێم ئەگەر شتێکی زیاتر کە لۆم باشترە وەڵای کاکە کە دەژرەی ئەمەندە دەفتەر و 5 وەرەقەت دەدەمێ ئەو پارەی لە ئاوێ دەکەم بە تەمای خۆجە لەو سەری زەرە دەکەین خانجاز دەکەین ئەوش خایەتی خۆیە وڵی مامە دەرێم ئەگەر شتێک زیاتکە خراپ نییە لەبەرەی ئەوە میراتێ دەمێ زوو لە قیکەمەوە تو گوتن میرات ها بەرێ وەڵای ئەو خانانە بە مشکلە ئاهانی نابێت مامەوە بەشکرایەوە بەش خۆمە سێ خۆمە دوای من هەموو شتێک لە عازل دەکەمەوە بەناو دەکەمە دە پارەکەم باشە کاکە ئەگەر وایە بێ مشکلەیە ئەمن دەدەمێ بەس پارەکەت هەموو نادەم لێجان هەتا بەناو دەکەین خەمن نەبی ئێستا پێکاتیم بە دەو دەیەکەی کاکەوە دەودەیەکە بە قوربانێکی خێر لێت بینە سەر هەر دوو چاو. خێر لێت بینە ئینشاڵڵا سوێن شتەکانو دێنمەوە دێمەوە سەر هەر دوو باشە چاو. خافیز فەرمو خافیز ئینشاڵڵا سوێنە شتەکانو ئینشاڵڵا سوێن زۆرە باشە سوێنی کاکە وە کاکەرم چی تۆ وڵی هیچ من نییە ئەکوو لە ژۆرە چ بوو وڵی ئەو خانەکەم فرۆشتە فرۆشتە دێ فەقیرە ئەم گۆشتەکان نەهاوڵە کورە فەقیری چی نەهاوڵە دەرارم بەراری خانەکە لە چێن دەرا ولی پرسەکان پێکەمان دێڵ. وای بتدانێ وڵا خانەکەم ها ئەومەتی خەنێ هەیە تازە دروست دەکرێت و خەدەماتی لۆ چوە سەرقاتشە گەلاوێش لەعمەلە داخل ئەمە مارمان لەوێ لەوێ وڵا دی بمانم لێ بزانێت بە دەودەمدایە دە دەفتەر چەندی؟ دۆڕەکە دە دەفتەر دۆڕەکە چەند قاتە سێ قات سێ قات سەد مەترش ئای کردگەرە بێخباری ها کاکە لۆ پێشی بەردە حەلانشە کاملە کامل ناوی چییە فرۆشت ئێستا پارە دۆ برد ناوەڵی چمە نەگوتێ هیچ وەرە نەگوتیە؟ سوێنی بێمەوە شەر ببینە بەیاز دەکەن فرۆشم هیچی وەرە نەگوتیە مدرێم پێڕا دەبینە نا ئەواز لەو سنگە بێت سەر و سنگە ئەم بەیازە دەکەن زۆرە بەس ئەو ناوی چییە بەناوکردن بینە بەدا براجان تاپۆیە تەواو بەنای خۆشمە وەرە سێلو مایتەوە ئێدە وەرە وەرە لەو سنگەیە تو وەرە وەرە فێرم لێ ناکە وەرە کاکە سۆسە تۆ خانە کردە مار یازە دەفتەرکە پارەیە بیدێ دەسمات پارە نییە لە مارێ ڕنیاوەڵم یازە دەفتەر نشێ کاکە وڵی بیفرۆشینەوە فۆڕی فوری هەر فۆڕی مامنونم کاکە تۆم بفرۆشەمەگە هێواری یازە دەفتەرەکە بدەینی شتێکمان پێ بردێخن ناوبەر ئەمە خزمەتی خۆمان پێگوتیمە لەو خانێشی مواصفاتەکەی بزەبت لۆی باشە ئەی جوانە بە دوازدەی مشتێکی دەینمەکەنە تو دەرێمەوە ئیوەیە لە دوازدەی کەمتر نادەی شەوەی یازدەی لۆ کابرای دەبین دەفتەرەکەیت کەژوە چی برایان تۆ بەشی دەکەین دەست زۆر تەواو زۆر چاک ئەتو مشتێکی لۆ بینەکەنە من ئەم دەرمە خانی ئیم عقدش دەکەن کەریمۆشی نانووسی نانانانستانی زۆر نووسنگە زۆر کا برا ئەوە خانێکە نوێ یەک جار ماریاتە نایە والله هیچ عیبی نییە بەدرتەوەنیا آره والله جۆرێشت دیت منطقەکەش خۆشە پێش سعایە چۆلە بیابانە آره والله بەس مشکلێکمان نییە بەێ هەرچەندی زوو پارەکەمان بگەین دەستی درەنگە برە ئێوارێ بە معاسیبەکەی دەرێن بداتە کاک عباسی تەوە پێت مشکلەمان هەر مشکلەمان نییە ڕحمە هیچی لە ناو بیتن بە جەماعەت دەرێم لولی دەنڕاتێ دەست خۆش دوازدە دەفتەری دەنێری دەست کاک عباس هیچ خەم نەبی دەمەچکە تەلەفۆن دەکەم معاسیبەکەمان بابێت بداتە عباسی تەوە ڕحمەردام هەر لەم چێنینە ئەرێ وەڵا لێم دەری هیچ مامنون مشکلە نییە. دوازدە دەفتەر هەر کولە کێشەمان نیە هەلو کاک زادر کوی سەرچاوە برام باشی برایەکەم
ئەرە کاکە کەنجینە بدێ پەنجە مۆرمنۆ دەکەنە بۆ عەردا چان عاد کورەکو نازای چیان عەرد ئەوە 132کە 132 کاکە ئەوە بەناوی مەحموودیە تەماشای مکە تەماشا جێمێ ڕاگرا ئەمە تەلەفۆن و مەحمودی دەکەم سبیانە مەعیدەکان بەخۆ کاکە بەخۆم لەگەرتان دێم سبیانێ دەچی پەنجە مۆری دەکەی مناوی تو دەکەم تۆ باشە برام باش چاوە پەنجە مۆرە چکە ئای ڕەحمە لەداکو بە ئای ڕەحمە لەداکو بە ئەجا کاک مەحمودش پەنجە مۆرەش لێو بکە ئای ڕەحمە لەداکو کاکە ئەوجا ئێستا کە ئەوە عادەکە بەناوی تۆ باشە کاکە دەبە خێر بەسەر دەبە کاکە زۆر سواد چاوەکە باس کاکە دەرم ئەگەر ئیجازە هەبی ئەمن بڕۆ مەمنونم کورە بڕۆ بە قوربانت بڕۆم کاکە دەرم لەکنەمە نابینی والله ڕەبی پیرۆز و بارەکان گەلە هەزارم لێ کڕێ وای ماری ئاوابی لێ بە چەندی کرد ئەمن بە 175 وەرەقە کورەکوم بە هەشتام دابوو 80 وەرەقە ئەرە وەڵە بە هەشتا وەرەقە کووەیە وەڵە بە هەشتام دابوو ماناو عەدەی تو بوو ئەرە وەڵی من وادی بوتم خوا خەرچینە ئەوە زەمیرە ئەوە ویزدانە بە دوسێ کەسان ڕێک دەکەون قۆری خەرچی دەبرنەوە لەولایە بە 75 کڕیە بە 80 لەوە کرێ بە 175 دایتە من وەڵی وەتی لایە بلای خراپەکان باشەکانیشتان پیس کردە کەنجینەوە ڕاستە